جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان: چالاکی ژینگە پارێزان لە مەریوان، گواستنەوەی پویا قوبادی بۆ زیندانی ئەڤین، ناڕۆنی چارەنووسی هەستی تاڵان نەسەب لە زیندانی مەشهەد و کۆبوونەوەی دژبەرانی ئیسرائیل لە لەهستان. درێژە هەواڵەکان: چالاکی ژینگە پارێزان لە مەریوان. ڕۆژی پێنجشەممە 16 خاکەلێوە ئەندامانی ئەنجومەنی سەوزیچیای مەریوان و کۆمەڵێک لە ژینگە دۆستانی ئەو شارە چالاکی ژینگەییان لە ناوچەی قەڵا ئەنجامدا. بەپێ راپۆرسەکان ئەنجومەنی سەوزیچیای مەریوان و ژینگە دۆستانی ئەو شارە 600 نەمامیان لە ناوچەی قەڵا چاندووە و داوایان لە خەڵکی کوردستان کردووە کە هاوڕێی لەگەڵ منداڵەکانیان لە وەرزی بەهاردا بە چاندنی نەمام ڕێز لە سروشتی نیشتمان بگرن. چاندنی نەمام بۆ ڕێزگرتن لە یادی ئارام حەبیبی لە شاری سنا. ڕۆژی هەینی 17 خاکەلێوە ژمارەیەک لە چالاکانی مەدەنی شاری سنا بە مەبەستی ڕێزگرتن لە یادی هەمیشە زیند و ئارام حەبیبی نەمامیان لە جاوێنی ئاویەردا شاند. بە پێزانیاریەکان ڕۆژی هەینی ساڕۆژی لە جایکبوونی ئارام حەبیبی لە گیانبەختکردوانی شۆڕەشی ژینا لە شاری سنە بوو. هەر بۆ بوونەوە کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی بۆ ڕێزگرتن لە یادی ئارام و هەموو گیانبەختکردوانی ئەو شارە 29 نەمامیان لە زاوێنی کێوی ئاویەردا چاند. گواستنەوەی پویا قوبادی بۆ زیندانی ئەڤین. لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوێکی سیاسی بە ناوی پویا قوبادی لە زیندانی ماکۆوە بۆ بەندی 209 زیندانی ئەڤین گوازراوەتەوە. پویا قوبادی لە ڕۆژی 4 ڕەشەمەی ساڵی 1402 لە شاری چاڵدۆران دەستبەسەر و بۆ زیندانی ماکۆ گوازرایەوە. ئەو بەندکراوە سیاسیان لە ڕێکەوتی 11 ڕەشەمە بۆ بەندی ئەمنیەتی 209 زیندانی ئەڤین ڕاگوێزرا و لە ڕۆژەوە چاڕەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. شاینی باسەکە پویا قوبادی لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر بێبەش و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. بانکەشت و دەستبەسەرکردنی دوو ڕۆژنامەوان لە قەزوێن و هۆرمۆزگان. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، حیسام عابدیها پاش بانکەشت بۆ دادگای قەزوێن دەستبەسەر و حەسەن عەباسی لەلایەن دادگای قەزایەوە بانکەشت و لێپرسینەوەی لێکراوە. بە پێزانیاریەکان حەسام عابدیها ڕۆژنامەوانی خەڵکی قەزوێن بە بیانووی لە قاودانی گەندەڵی گەورەی شرکەتی ڕەزایەت خۆدرۆ لەلایەن دەستگای قەزایەوە بانکەشت و دەستبەسەرکراوە. لەلایەکی دیکەوە حەسەن عەباسی ڕۆژنامەوانی خەڵکی بەندەر عەباس بە بیانووی نووسنی بابەتێک لەسەر بێبەشبوونی دانیشتوانی پارێزگای هۆرمۆزگان لە ئیمکانات و ڕەخنە لە بەرپرسانی ڕۆژیم لەلایەن دادگای گشتی و ئینقلابی و پارێزگایە بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندا بانکەشت و پەروەندەسازی بۆ کراوە. گەڕاندنەوەی عەزیز قاسمزادە بۆ زیندانی لاکانی ڕەشت. بە دوای دژایەتی دادستان و دادیاری چاودێر بەسەر زیندانی لاکانی ڕەشت لەگەڵ مۆرەخەسی جەرمانی عەزیز قاسمزادە ئەندامی کانونی سنفی فەرهەنگیانی گیلان ئەو بەندکراوە سیاسیە بۆ زیندان گەڕێندراوەتەوە. بەپێ راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران ڕۆژی 7 خاکەلێوە ماوەی مۆرەخەسی جەرمانی عەزیز قاسمزادە تەواو بووە و بەپێ یاسای کۆکردنەوەی سزاکان دەبا ڕۆژی 7 خاکەلێوە و بە دوای تەوابوونی ماوەی 1 ساڵ بەندکرانەکەی لە زیندان ئازاد بکردایەت، بەڵام دادستانی چاودێری زیندانی لاکانی ڕەشت لەگەڵ ئازادیە و بەندکراوە سیاسیە و درێژکردنەوەی ماوەی مەرەخەسی جەرمانیەکەی دژایەتی کردووە و ڕۆژی هەینی گەڕێندراوەتەوە بۆ زیندان. ناڕۆنی چارەنووسی هەستی تاڵان نەساب لە زیندانی مەشهەد. چارەنووسی هەستی تاڵان نەساب شارۆمەندی خەڵکی مەشهەد وێڕای تێپەڕینی 2 هەفتە بەسەرکاتی دەستبەسەرکرانی لە زیندانی وەکیلاباد بە ناڕوونی ماوەتەوە. بەپێ راپۆرسەکان ڕۆژی 27 ڕەشەمەی 1402 هەستی تاڵان نەساب پاش بانکەشت بۆ لەقی 901 دادگای گشتی و ئینقلابی مەشهەد دەست بەسەر و بۆ زیندانی وەکیلاباد گوازرایەوە. ناوبراو ماوەی 18 ڕۆژە بەلا تەکلیف لە زینداندا ماوەتەوە و هێشتا هۆکاری بەندکرانی بۆ بنەماڵەکەی ڕوون نەکراوە. کۆبوونەوەی دژبەرانی ئیسرائیل لە لەهستان.
ڕۆژی هەینی حەفزەی خاکەلێوە دژبەرانی دەوڵەتی ئیسرائیل لە بەردەم سفارەتخانەی وڵاتە لە لەهستان کۆبوونەوە. بە پێزانیاریەکان ڕۆژی هەینی وەزارەتی دەرەوەی لەهستان باڵوێزی ئیسرائیلی سەبارەت بە کوژرانی شارۆمەندێکیان لە یەکێک لە ئەمەڵیەتەکانی ئەرتەشی ئیسرائیل بانکێش کردووە. هاوکات دژبەرانی شەڕ و لایەنگرانی فەلەستین لە بەردەم سفارەتخانەی ئیسرائیل کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئاگربەستی هەمیشەی لە غەزە بوون. دووە هەواڵ بێسەر و شوێنکرانی زۆرەملێ سیسیل کۆهلار لە زیندانی ئەڤین. خۆشکی سیسیل کۆهلار شارۆمەندی فەڕەنسەوی بەندکراو لە زیندانی ئەڤین لا وتوێژێکدا لەگەڵ ڕۆژنامەیەکی بریتانیایی ڕاگەیاندووەکە نزیک بە 700 ڕۆژ بەسەر کاتی ڕفاندنی خوشکەکەی تێپەڕ دەبێت، بەڵام هیچ زانیاریەکیان لەسەر شارەنووسی دەست نەکۆتووە. ئانۆمی کۆهلار ڕاگەیان دیتنی ئاعترافی ئەجباری خوشکەکەی خراپترین شتێک بووەکە لە ژیانیدا بینیویە. ناوبراو هەروەها وتی سیسیل تەنیا دووجار و لەژێر چاودێری کۆنسۆڵی فەڕەنسا ڕێگەی چاوپێکەوتنی پێدراوە. هێشتا بنەماڵی سیسیل و دەوڵەتی فەڕەنسا زانیاریەکان لەسەر هۆکاری بەندکرانی دەست نەکەوتووە و کۆماری ئیسلامی ڕێگەنادات چاویان بە پەروەندەکەی بکەوێت. جێگەی ئاماژەیەکە سیسیل کۆهلەر و ژاک پاری دوو ئەندامی فێدراسیۆنی پەروەردەی سەندیکای هێزی کاری فەڕەنسا لە مانگی گۆڵانی ساڵ 1401 پاش سەفەر بۆ ئێران لەلایەن ناوەنجامیەتیەکانەوە دەست بەسەرکران. لە مانگی ڕێزبەری هەمان ساڵ ڤیدیۆی ئاعترافی ئەجباریان لە مێدیاکانی کۆماری ئیسلامی بڵاوکرایەوە و ئەو دوو چالاکە سنفیە لە ڤیدیۆیەکدا خۆیان وەکو ماموری ئیسلاعات و سرویسی ئەمنیەتی فەڕەنسا ناساندبوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوود.